بانجامدانی دوو یاری دووەمین یاریەکانی کۆمەڵەی دووەمی پاڵەوانێتی ڕۆژاوای ئاسیا بەڕێوە دەچێت. لەم راپۆرتەدا وردەکاری یاریەکان و ئامادەکاری هەڵبژاردەکان دەبینین. یەکانی گەڕی دووەمی کۆمەڵی دووەمی پاڵەوانێتی ڕۆژئاوای ئاسیا بەڕێوە دەچێت لە شاری هەولێر و لەسەر یاریگای فەڕەنسۆیری. لە کاتژمێر 7:30 خولەکی ئێوارە هەردوو هەڵبژاردەی بەحرێن و سعودیا بەیەک دەگەن. بەحرێن لە یاری یەکەم بە کەمترین ماندوو بوون، سێ خاڵی یاریەکەی لە ئوردن وەرگرت بوو. لە بارودۆخێکی ئاسوودەوە دوایین ئامادەکاری بۆ یاریەکەی بەرامبەر سعودیا ئەنجامدا. یاریێکی قورسمان بەرامبەر ئوردن ئەنجامدا، بەڵام سوپاس بۆ خوا سەرکەوتوو بووین. بێگومان بردنەوە لە یەکەم یاری هەموو پاڵەوانێتێک کارێکی گرنگە. بە بردنەوە بەورەیەکی بەرز دەیتە نێو پاڵەوانێتی، بە پێچەوانەوە تووشی کێشە و ئاستەنجی دەبیەوە. ئێمە ئێستا ئامانجمان یەکەمی کۆمەڵەکەی و گەیشتن بە یاری کۆتایی. هەڵبژاردەی سعودیا دوای شکستە چاوەڕوان نەکراوەکەی بەرامبەر کوێت ئێستا هەوڵی گەڕانەوە دەدات. لە دوایین مەشقەکانیشی بۆ یاری بەحرێن ئەوە لە تیپەکە بەدی دەکرا. بێگومان ئێمە یاری یەکەم بە شکست دەرچوین. بۆ یاری داهاتوومان بەرامبەر بەحرێن تەنها بیرمان لەسەر کەوتنە. لە یاری دووەم و لە کاتژمێر 10:30 خولەکی شەو هەردوو هەڵبژاردەی کوێت و ئوردن بەیەک دەگەن. کوێت لە یەکەم یاری فەرمی دوای 3 ساڵ دابڕان توانی بە سەرکەوتن دەست پێ بکاتەوە. هەرچەندە یاریەکەی بەرامبەر ئوردن قورسە، بەڵام ڕاهێنەری هەڵبژاردەکە متمانەی بە یاریزانەکانی هەیە بە سەرکەوتن لە یاریەکە بێنە دەرەوە. یاری یەکەم دوای دابڕانەکەمان لە نیوەی یەکەم تیپەکەم بەبێ ئامانجوو بە شێوەیەکی ناڕێکوپێک بەدیارکەوت، بەڵام لە نیوەی دووەم تیپەکە گەڕانەوەیەکی باشی بەخۆیەوە بینی و سەرکەوتنێکی گرنگی نووسیەوە. ئامادەکاریمان بۆ یاری دووەمیش بە هەمان شێوازە و باش ئامادەین، بەڵام یاریەکە لە یاری یەکەم قورسترە چونکە بردنەوەمان ئامانجەکەمان تەواو دەکات. Months ago friendly match very good, so Jordan very strong team, we have confidence, we have good situation. ئوردن لەگەڵ ئەوەی لە یاری یەکەم بە ئاستێکی بەرز بەدیارکەوت، بەڵام شکستەکەی کاریگەریەکی خراپی خستۆتە سەر هەڵبژاردەکە تاکە ڕێگاشی بۆ گەڕانەوەی هیوا بۆ گەیشتن بە یاری کۆتایی تەنها بردنەوەیە. بۆیە لە نێو ڕاهێنانێکی چڕ ئامادەکاریان بۆ یاریەکەی کوێت کرد. أول شيء بقول الحمد لله على كل شيء. سەرەتا دەڵێم سوپاس بۆ خوا لەسەر هەموو بارودۆخێک، بە هیوای بەختێکی باشتر بۆ ئێمە. یاریەکی بەهێزمان لە پێشە بەرامبەر کوێت. ئینشاءالله بەتوانە و بەهێزی خۆمان سەرکەوتوو دەبین. هیوادارم یاریزانەکان بیری زیاتریان لە یاریەکە بێت. لە یاری ڕابردوو دەرفەتمان زۆر لەدەستدا، بەڵام ئینشاءالله لە یاری داهاتوو ئەو دەرفەتانە سوودیان لێوەردەگرین و سەرکەوتوش دەبین. احنا جينا أجواء مش زي أجواء الأردن. بداية بسم الله الرحمن الرحيم، زي ما بتعرف خسرنا 3 نقاط كثير مهمين، خاصة كانت أول مباراة مع منتخب البحريني. هەر وەک دەزانن سێ خاڵی گرنگمان بەرامبەر بەحرێن لەدەستدا. بەحرێن تاکە دەرفەتێکی قۆستەوە و گۆڵی لێمان کرد، دەرفەتی زۆرمان لەدەستدا، بەڵام بە هزرێکی بەهێزەوە یاری کوێت ئەنجام دەدەین. ئەرکمان قورسە، بەڵام ئینشاءالله سێ خاڵەکە بەرامبەر کوێت هی ئێمە دەبێت. بس زي ما بتعرف احنا بنمتلك عناصر شباب وعناصر خبرة، بس ان شاء الله تركيزنا راح يكون تركيز عالي مع مباراة الكويت. لە دووەم یاریان هەڵبژاردەکانی سعودیا و ئوردن چاویان لە سەرکەوتنەوە بۆ ئەوەی قەرەبووی شکستی یەکەم یاریان بکەنەوە و هەری سەرکەوتنیان نوێ بکەنەوە. هەڵبژاردەکانی کوێت و بەحرێنیش چاویان لە سەرکەوتنی دووەمە تاوەکو نیوەی ڕێگا ببڕن بۆ یاری کۆتایی. حوسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.